راسیان کوڕێکی ڕاستۆ و خۆشەویستی ئەم خزمان لە خۆشەویستی ئەم یەختەی ناردە یەختەکانی هەمووی گەشتە بجێ یانە کێشەی نییە نیشەکانی پاکە تا دیت و ئامۆزای خۆشی لەگەڵایە ئەگەر ئامۆزای خۆی لەگەڵایە هیچی خراپ ناکە نەوشیروانی ناوە قاچاقچیەکە ئەوانەی ڕۆکەمان لێرە بەس کرێکاری هیچ ئیشێکی نەبوو بۆ ئیش و کاسبی ڕۆی لەگەڵ باوکە هیچیان ئیش و کاسبیان نەبوو یەک گیرانی مەعاشمان هیچمان بلە کرێکاری زیادە ڕۆکەم 4 ڕۆژە خەبەرەکەیان هێنا وتیان ڕۆیشتون دوو ڕۆژ لەوە پێش تەلەفۆنی نەما دوای ئەوەی تر خەبەریان دابێت تەلەفۆنیان بۆ ماکردیان بەلەمێ کەوتۆتە ئاوەکەوە ئەو هیچیان نییە ئیتر هیچ هەواڵێکی نەبوو ئیتر زەلامان ناردووە لەوە ئیتر نازانم چی هەواڵێکیان بۆ ئێمە هێناوەتەوە بۆمان بگەڕێن بۆمان بدۆزنەوە بۆمان بێننەوە بەمان و نەمان بۆمان بێننەوە لە ڕاستیە ئەم کوڕی ئامۆزای من جارێک هاتوۆتەوە لێرە لە کوردستان ماوەیەک لێرە بووە و دووبارە چووەتەوە بۆ تورکیا لە تورکیا بڵێن جارێک فینەکەی پاسپۆرتەکەی ریپۆرت کراوە نردویانەتەوە دووبارە هاتوۆتەوە ئیتر لە ڕێگەی برادەروشتۆ حەزی کردو دووبارە سەردانی وە بکاتەوە تر ڕۆژتۆ تەقریبا ماوەی 3 مانگە ئەو کوڕی ئێمە کوڕی مامەم لە لەوێنانە لە بەرەبەیانی ڕۆژی شەمە تقریبا سەعات 2 یەختەکان بەڕێکەوتووە بۆ ئیتالیا لێەوە ئیتر قەدەری خوای گەورە ئەوە بووە لە ڕێگا بڵێن لەگەڵ چەند هاوڵاتیەک و چەند برادێکی خۆی کەشتەکان خۆم بۆ تا ئێسێ هیچ هەواڵێکی زانەریەکمانە لەسەری کەم بڵێن مابییانە طبعا کاک زانکۆ تقریبا لە کۆتایی هاوین و سەرەتای پاییزە لەگەڵ چەند هاوڕێیەکی خۆیان بەرەو ئەوروپا بە مەبەستی چوون بەرەو ئەوروپا هەنگاوی ناو چووە تورکیا ماوەیەکی زۆر لە تورکیا ماوە ئەم دوایش کە بەمبەستی دەرچوون بەرەو وڵاتانی ئەوروپا کە سواری ئەو یەختە بن لە 9 مانگ ئاگاداری باوکی کاتەوە کەوای تر بەیانی دەرەچن بەداخەوە ڕووداوەکە کەوێتە 10 مانگەوە لە 10 مانگە ئەو یەختەی کە ئان پێڕن لەگەڵ نزیکەی 50 گەنجی ترا یەختەکان ئەشکێت تووشی ئەم ڕووداوە بن کە چەند کەسێکیان جەنازەکان گەشتۆتە بەردەست چەند کەسێکیان لە سجن کە ڕزگار بن و کۆمەڵێکیشانێ تا ئێستا ونبوون لە ئاوەکە بەداخەوە تا ئێستا تەرمەکانیان نەگەڕاوەتەوە بۆ کەسوکاریان داواکاریمانەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵێک بدات بۆ گەڕانەوەی تەرمەکان بۆ کەسوکاریان چونکە بەڕاستی ئەم کارەساتێکی گەورەی ئەکرێ حکوومەت هەوڵی جدی بات بۆی بتوانێت هیچ نەبێت کەسوکاریان تەرمەکانیان پێ بگاتەوە خەمەکە تا ڕادێک لە سەرشانیان سوکتر بکات.